بله تماشاوان جاو پیشهاته که هنوکی اما ترسیداره لسوریه بتایبتی لچولستان و بیابان دیروزری و دیگه لی دورین ویولاتی پشتی نمانا اسد و دما ساله که داعش پیتر تفعیل بویه هیرشاند که باید که برفرجی هیرشاند که واجه سرنجی بریاشاند که لتدمر دما کو ارتش امریکا دیگل ارتش نهای انکو چکدار نهای حکومت وگوسیا سوریه بوند نواندا کسک تقیکر سی کس امریکان گشت ایدیه و پیشهاته که بو افیرشل پیخوانی بريس باول ديفيس وكولر وشروع كاري سياسي لواشنطن جلمه بريس ديفيس دماتا باش به ايدي هالبتا اف بيشاتا كل سوريا چبوي تو زاني جي بچندين ساله امريكي لسوريا هنا لباكوري روشالات سوريا حتى انها جنديه كمان بريندار جينا بويه بيك سردان خويا ميداني ديگل ارتشان هاي حكومه وگوهسيا سوري ودنافا و منظومه دا تديد دویو جندیان امریکا هاتنا کشتن گل کسی که دیم اف پیش حتا چدینه گلو لپی خواه Obviously, I will say, telling you what the Secretary of War said. وەزیری جەنگی ئەمریکا بەڕوونی باسی کرد وتی ئەمە تۆڵەیە کردومانەتەوە ئۆپراسیۆنی تۆڵە دوو سەربازی ئەمریکی و وەرگێ ڕێکە لەگەڵیان بووە کوژراون دوای ماوەیەکی کورت دوای ئەوە دوای کوژرانیان بینیت کە ئەمریکا تۆڵەی کردەوە و هێرشەکەی ئوسترالیاش کە داعش ئەنجامیدا ئەمە پەیامێکە بۆ هەموو ئەمریکا بۆ هەموو جیهان ئەمریکا هێشتا پاڵپشتی ئەو وڵاتانە دەکات پاڵپشتی دیموکراسی دەکات پاڵپشتی ئەو کەسانە دەکات ئەو لایەنانە دەکات کە دژی داعش شەڕ دەکەن دژی تیرۆر شەڕ دەکەن ئەمریکا دەست بەجێ وەڵامی دایەوە هەتا پێی بکری ئەمریکا لە دژی داعش بەردەوام دەبێت بريس باول هيكش كوجي سرنجي امريكا دبيجا كو سوريا جهات كات بالها بيمانيا نفدولاتيا لدجي داعشين دمك دي چارچوبه سيستم برگريا سوريا دا كومك جروبان هي کو پیشتر بگمان دلیستا تیرور امریکا دا بونه وکه حراس الدین کومه که گروپندین ایدولوژیکن بگمان دبد هزرا خدا دبیر کرنا خدا مینا داعش تف بگیرن گلو کیجان هزا حکومت سوریه دکاره لمل بمل امریکا لدجی داعش شربکه پرسیارێکی زۆر نایابە بەڵام وەڵامەکەشی زەحمەتە بێ کێشەکە ئەوەیە حکوومەتی نوێ لە سووریا حکوومەتێک نییە کە ماوەیەکی کەمە لە داعش و قاعدە دوور کەوتوەتەوە ینی سەرۆکی حکوومەتەکە ئێستا لێرەوە یەکسەر بێت قاعدە و داعش ڕەتکاتەوە تۆزێ ئەتوانیم بڵێن بیرکردنەوەی دەوێ و بینیت کە سەربازێکی ئەوان کە پەیوەندی لەگەڵ ڕێکخراوە تیرروسیەکان هەبوو سەربازی سووریا بوو ئەم کردەوە تیرروسی ئەنجام داوە ئەمەش جارێکی دیکە پرسیار هەڵەگرێ بۆیە لەم وەڵامدانەوەی زەحمەتە و پرسیارەکەشت نایابە بۆیە لەم حاڵەتەدا سووریا ئەکرێ بڵێن کە باشترین دۆستی ئێمە متبانە پێکراوی دۆستی ئێمە کووردە هەسەدەیە هێزەکانی سووریای دیموکراتن هەر لە سەرەتاوی لەگەڵ ئێمە بوون لەگەڵ ئەمریکا بوون بۆیە لەگەڵ حکوومەتی سووریا دەبێت تۆزێ بە وریایی و بچیتە پێشەوە کار بکەیت بۆیە زەحمەتە بێ لەگەڵ ئەوەشە ئەم عقلیەتە من پێم وانە لە پڕێک لە شەو ڕۆژێکا ببنە هاوپەیمانی کەواتە دەچارچبێ ڕەوشە سووری لە پشتی هێرشێن تەدمۆرۆ و کوشتنە دوو سەربازێن ئەمریکا و هاوڵاتێکە دنجی گەلو وێ ئەمریکا چاوە تەعاملێت گەل پێش هاتام کە تایبەتی پەیوەندی و نێدی گەل سووریێ تەفگەراوێت دناوا سووریێدا پەیوەندیەکی سەر لێ تێک دەرە ڕوون نییە ئێمە دەمانەوێت کاریان لەگەڵ بکەین دەمانەوێت ببنە بەشێک لە دنیای دیموکرات بێنە ناو کۆمەلگای نێودەوڵەتیەوە مەبەستم لە حکوومەتی سووریایە بەڵام دەبێ لەگەڵ ئەوەشدا ئەوە لە بەرچاو بگرین کە ئەو حکوومەتە خۆی وەک وتمان
سەرکردەکانی و بەرپرسەکانی تازە بە تازە لە ناو ڕێکخراوەتی رووسیەکان هاتوونەتە دەرەوە لەولاوە تورکیا هەیە کە پاڵپشتیان دەکات دەبێت مامەڵەی لەگەڵا بکەی لەولاشەوە تورکیا کوردی پێ هەندێک لە کوردی پێ تیرۆریستە واتە دۆخێکی ئاڵۆزە دەبێ ئەمریکا بتوانێت بزانێت چۆن مامەڵە لەگەڵ هەموو لایەکەوە لەسەر ئامانجە کۆیان بکاتەوە لەگەڵ ئەوەشە دەبێ کەسێک هەبێ بابەتی حیزب الله و حەماس و ئەوەی کە ڕوویدا لە فلیپین و لە ئوسترالیا و ئەمانە مەسجی زۆر مەترسیدارن بۆ کۆمەلگای نێودەوڵەتی دەبێ لە بەرچاویان بگرێ دەبێ بزانێت چۆن ڕوبەڕوویان دەبێتەوە ئەمە ئەوەی قسەیەک شەیە لە دژمنی دژمنەکەم دۆستمە ئەکرێ ئەمریکا لەم منتەڵقەوە لەم گۆشەنیگایەوە سیر بکە و دەبێت زۆر بە چاوکراوەیی لەگەڵ حکوومەتی سووریا کار بکە و بزانێ بەرچاوی ڕوونی بزانێت چۆن هاوکاریەکە لە تا چ ڕادەیەک هاوکاری دەکا و تا چ ڕادەیەک بەڵێ پاول بێگومان مژارە تیرۆرێک gelek پێناسانە پێناسایی کو تیرۆرێک سەر ئاستێ نێودەوڵەتیە پێناسەکردیە مەترسینە بوو سەر هەموو جیهانێ تیرۆرێکە ئایدۆلۆژیکە مەترسیدارە تیرۆرێکە دژی وڵاتێک کوڕێک خراوەکێ ئالیەکێ لە دژی بەرژەوەندی خوا دەبینە ڤیناوی بوو داترێشید لێ ئەوا کول سووری هەیە لەسەر عەردێ تو بینی ژواقعێکی تەبریەف هەیە لە پەراوێن سووری چ بسەری عەلەویان هات چ بسەری دورزیان هات گەف لە کوردان تێخوارن ئەمریکا ژاوەڵ دەدا دیگەل شەمە هەر چاوە پەیوەندیان دروست بێکەوەیکە تو گوتی ئەڤەت هەناڤاری خەراوێن تیرۆریستی دەرهاتنە ئەمریکا دەخوازە بکە کەسێن دیموکرات ئیدی گەل و چاوە کەسێت و سا دکارن مەژیەکی دوگمایی ببێ مێژیەکی vekirî li pirekês salekê an çand roja bibine kesekê demokratî xwazûyê dî pêvaneyê û îtir mafê jinê wer tiştekê qebûl bikin tu dibîne vê tiştekê mumkîn be جارێکی دیکە بەڵێ دۆخێکی ئاڵۆزە پەیوەندیەکی ئاڵۆزە من هەر لە سەرتاوە باسم کرد بەڵام چۆن ئەمریکا مامەڵایەکە چۆن تعامل لەگەڵ حکوومەتی سووریاکە من پێڵێم بە وریاییەوە زۆر بە وریایە ئەگە تو سەری دۆخەکە بکەی دەبینی کە ئەمریکا دەڵێن لە ئەسووریا ئەکشێتەوە وا ئەکات زۆر بژاردە هەن زۆر قسە لەم لەولا دەکرێت هەموو ئەوەیەکە پەیوەندیەکان ڕوون نین سیاسەتەکە ڕوون نییە دەبێ لە یەک تێبگەین ئەگەر هاتوو ئەسووریا بڕیاری داوە بێتەوە ناو کۆمەلگای نێودەوڵەتی دەبێ سووریایە قوبوڵ بکە کە بۆ هەموو خەڵکی سووریا بێ بەبێت جیاوازی دروز و عەلەوی و کورد و هەم بەدەویەکان و هەمویان دەبێ خۆیان وا هەز بکەن کە بەشێکن لە تەونی کۆمەڵایەتی ئەو وڵاتە و بە وڵاتی خۆیانی ئەزان هەز بکەن لە وڵاتی خۆیان بۆ نمونە ئەگەر کورد و دروز و عەلەویەکان بێبەش بکرێن ئەو کاتە تۆ دەتەوێت وڵاتێکی ئۆتۆنۆمیان پێ بدەیت بەڵام ئەگەر هاتوو ئیدعای سووریایەکی یەکگرت و یەکپارچە و خاوەن سەروەری دەکەی و سووریایە کە بێتەوە ناو کۆمەلگای نێودەوڵەتی سووریایە کە ڕۆڵی هەبێ دەبێ هەموو کەس مافی پێ بدرێ نەک خەڵکی سەرکوت بکرێەوەی کە خۆت باست کرد بەڵێ برنس پاول ئەگەم بەحسی کوردان بکەین هەم لە عێراق هەم لە سووریا پەیمانیان هەری نزیکین ئەمریکانە لە دژی داعشێ حتا لە دژی ڕخانە ڕژێمە سەدام ژی دەدیت پێتری 20 ساڵە ئارتشا ئەمریکا سەربازێن نوێ لە هەرێما کوردستانێنە حتانها خوێن دبلایەکێژی نەهاتیە لە سووریێژی دناوادەڤەرێن کوردانژی هەر هۆسا بوویە کەواتە لە سووریێژی مەترسی سەر باکوورێ ڕۆژهەڵاتە سووری و سەروانژ هەیە گەفلێتان خوارن ژە ئاریەی وڵاتێن هەرێمی ژە ئاریە دنڤە ئەمریکا وێ چا وان پارێزە گەل وێ چا بەردەوام بە لەوێ دەڤەرێ دیسان زۆر بە وریاییەوە دۆخێکە کە ئێمە لە داگیرکردنی عێراقەوەی مە ڕوبەڕووی ئەمە بووینەتەوە کورد ئەتوانم بڵێم باشترن و تاکە هاوپەیمانی ئێمە بوون لە ناوچەکە ئەتوانم بڵێم دوای ئیسرائیل و کورد توانیوەتی ئیدارەی خۆی بدا و کورد لە عێراق نیشانی داوە کە توانیوێتی سربەخۆ بێ و بە ناچاری مامەڵی لەگەڵ بەغدا کردووە ناچار کراوە لە عێراقدا بمێنێتەوە مامەڵە بکە لە سووریا کوردیش لە سووریا بە هەمان شێوە ئەمریکا و وەزارەتی دەرەوە بە دیاریکراوی هەموو کات بیرۆکەی یەکدەوڵەتی هەبووە ئەنجا ئەمە بۆ سووریایە ئەمە بۆ عێراقیشە
واتە کوردی لە چاو لێنزی عێراقیەوە بینیوە ئەمە سیاسەتی دەرەوەی بەداخەوە سیاسەتی دەرەوەی ئەمریکایە تا ئێستاش کە ئێمە قسەکەین بۆیە ئەم سیاسەتە ئەتوانم بڵێم لە سووریاش جێبەجێەکرێ لە ئۆپراسسیۆنەکانە ڕوبەڕووبوونەوەی داعش کە هاوپەیمانی زۆر باش و متمانە پێکراو بوون بە هەزاران کەسیان خوێنی خۆیان ڕشتووە شەیدیان داوە هاوکاری ئەمریکایان کردووە بۆیە ئەمە جارێکی دیکە منەتوانە بڵێم کێشەیەکە لە ناوچەکە کە ئەمریکا ڕوبەڕوویە بێتەوە دۆستێکی زۆر باشن دۆستی متمانە پێکراون و خۆشی ئەڵێ ئەمریکا ئەڵێ زیاتر لە جارێک زیاتر لە سەرکردەیەکی ئەمریکا ئەم شتەی وتووە دانی پیاناوە بەڵام تا ئێستاش کە ئێمە قسەکەین ئەمریکا لەگەڵ سووریایەکی یەکگرتووە. برێز پاول دەیویس ڤەکولەر و شۆڕڤەکاری سیاسی لە واشنگتن gelek spas برێز دەیویس.